يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە سێ وتاری ڕابردوودا باسی بەرزی پلەی زانستمان کرد لە ئاینی پڕبەرەکەتی ئیسلامدا. وتاری ئەمڕۆشمان کە بەشی چوارەمی ئەو زنجیرە باسەیە پەیامێکە بۆ فێرخوازان و تەلەبە خۆشەویستەکانمان کە هەموو ماڵەکانمان سوپاس بۆ خۆی پەروەردگار، مناڵێک دوو مناڵمان لە بنەڕەتیەوە تا کوڕێک و کچێکمان بۆ زانکۆ پەیمانگاکان هەیە، هەم خۆمان سوودمەند بین لێی، هەم قوتابی و خوێندکارەکانمان بەویستی خوای گەورە. خۆشەویستان، یەکەم وشەی قورئان ئیقڕە بوو. هەر وشەیەکی تر بوویایە لە هاتنە خوارەوەی قورئاندا جگە لە وشەی ئیقڕە بخوێنە تووشی ڕەخ نەدەبوو. بەڵام هەموو ئەوانەی کە تا سەر ئێسقان دوژمن بە ئیسلامن، دوژمن بە قورئانن، بڕوایان بەخوانیە، تا ئێستا کەسێک نەبووە بتوانێت ڕەخنە لەم وشەیە بگرێ بڵێ بۆچی قورئان بە وشەیەک بە ئیقڕە دەستی پێکردووە، بە بخوێنە دەستی پێکردووە. چونکە خوێندن و زانست هەموو کەس شانازی پێوە دەکا بە جیاوازی ئاین و ئایدۆلۆژیاوە. بۆیە هیچ کەسێک تا ئێستا ڕەخنەی لەوە نەگرتووە بۆچی قورئانی یەکەم وشەی کە دابەزی بخوێنە بوو. زانای بەناوبانگی ئیسلام دکتۆر مقریئی ئیدریسی دەڵێ وشەی ئیقڕە سەرەتای دابەزینی نیگا یعنی وەحی خوایی بوو. خوای گەورە لە یەکەم وشەدا نەیفەرموو ئیمان بێنن خەڵکینە بە تاک و تەنهایی خوا. خۆ زۆر گەورەیە، یەکەم وشەی قورئان باسی ئیمان هێنان بوویایە، بەڵام خوا نەیفەرموو. یەکەم وشەی قورئان خوای گەورە نەیفەرموو عیبادەتم بکەن ئەی بەندەکانم، نوێژ و ڕۆژوم بۆ بکەن، خوا ئەوەشی نەفەرموو. یەکەم وشەی قورئان خوا نەیفەرموو بانگەواز و دەعوە بکەن بۆ ڕێبازی ئیسلام و خەڵکی بانکەن بۆ ئیسلام، وەکو خۆتان موسڵمانن مولتەزیمن با ئەو خەڵکەش لەو ڕەحمەتە بەریکەوێ. خۆمە جوانە، بەڵام قورئان بەمەش دەستی پێ نەکرد. خوای گەورە نەیفەرموو موسڵمانان لە یەکەم ئاەتیا جیهاد بکەن کە جیهاد لوتکەی هەرە بەرزی ئیسلامە، تێکۆشان بکەن لە پێناوی گەیاندنی دینی خوادا و لابردنی بربەستەکانی بەردەم بانگەوازی ئیسلام. خوای گەورە ئەمەشی نەگوت. ئەی بۆچی بە وشەی ئیقڕە بخوێنە دەستی پێکرد؟ لەبەر ئەوەی بەڕێزان، ئەگەر ئیمان باوەڕهێنان ئیقڕەئی لەگەڵ نەبێ، بە خوێندنەوە و بە زانستی دروست و شەرعیانە نەبێ، ئەبێتە خوڕافیات. مرۆڤ هەمیشە حەزی بەوە هەبووە پەرستراوێکی هەبێ. جەنابتان مێژووتان خوێندوتەوە و بینیوتانە و بیستوتانە لە سەرتاسەری زەویدا حتا ئەوانەی مولحیدن بەرنامەکەی خۆیان دەپەرستن، خۆیانی بە قوربان دەکەن. ئەوانش کە دەڵێن مولحیدین بێباوەڕین بەرنامەکەی خۆیان بەخوا دەزانن. هەموو مرۆڤێک بە دووی پەرستراوێکا دەگەڕێ. جا لە قەدیمەوە ئەوەی خوای ڕەب العالەمینی تاک و تەنهای ناسی بێ لە ڕێی پێغەمبەرانەوە، ئەوە ڕێبازی ڕاستی دۆزیوەتەوە. خوایەکی بێ شەریکی تاک و تەنها هەر ئەوە شایانی پەرستنە لە ئەرز و ئاسماندا کە ذاتی ئەڵڵایە سوبحانەه وتەعالە، کە پێغەمبەران هەر ئەوە پەیامیان بۆ بە مرۆڤایەتیان گەیاندووە. ئەوەی ئەو خوا تاک و تەنهایی نەناسی بێ لێی تێک چووە بتی پەرستووە. کابرا بەدەستی خۆی بەردێکی تاشیوە و سوزدەی بۆ بردووە. ئێستا لە سەدەی 21 بڕۆ بۆ یابان، بڕۆ بۆ مالیزیا، بۆ ئەو وڵاتە پێشکەوتوانە، بڕۆ بۆ چین، کابرا بەو هەموو شەهادە و عیلم و تەکنۆلۆژیا نوێیەوە بتێکی لەبەر دمی دەرگاکەی داناوە بەیانی و ئێوارەی لێ دەپاڕێتەوە و سوزدەی بۆ دەبا. خواردنی لەبەردەم دادەنێ بۆ مبارێکی دەزانێ، ئەڵێ ئەوە خوایەکەمە، پشتی پەنامە، هاوکارم دەبێت دەم پارێزێ. ئەو بەردەکە خۆی دایناوە لەوێ بە خوای خۆی دەزانێ. هەیە جرس دەپەرستێ، هەیە مشک دەپەرستێ، هەیە مار دەپەرستێ، هەیە ڕۆژ و مانگ و ئەستێرە دەپەرستێ. بۆیە بیر و باوەڕ و
مەبدە ئەگەر ئیقڕەئی لەگەڵ نەبێ ئەبێتە خوڕافیات. عیبادەت بۆ خوا یەکەم ئاەتی قورئان نەیفەرموو بەندایەتیم بۆ بکەن، بۆ فەرموو ئیقڕە. عیبادەت و خواناسی ئەگەر بە زانست نەکرێ ئەبێتە بیدعا، شتی لەگەڵ تێکەڵاو دەکرێ، شتێک لە دینە زیاد دەکرێ کە خواوای نەفەرمووە. بانگەواز، دعوە و بانگەواز بۆ ئیسلام ئەگەر بە زانست نەکرێ، ئەگەر بە ئیقڕەئی قورئان و لەسەر مەنهەجی قورئان نەکرێ ئەبێتە هەراسانکردنی خەڵک. زۆر کەس هەیە بە حیساب بانگخوازە بۆ ئیسلام، بەڵام مرۆڤەکان هەراسان دەکات. جیهاد و تێکۆشان لە پێناوی خوادا ئەگەر بە ئیقڕەئی قورئان و لەسەر بەرنامەی قورئان نەبێ ئەبێتە تۆقاندن، ئەبێتە تەقینەوە. ئەوەتانە وشەی جیهاد سڵی لێ دەکرێتەوە لە جیهانی مسلماناندا، چونکە ئەوەندە بە ناوی جیهاد و تێکۆشانەوە تەقینەوەی سیارە و تەقینەوەی مرۆڤ و خۆ کوشتن و خەڵک کوشتن کراوە و خوێن ڕژاوە، خەڵک لە وشەکە سڵ دەکاتەوە. ئەوە لە ئیقڕە لایدا. بۆیە جوانترین وشەیەک کە پەروەردگاری عەلیم و خەبیر هەڵی بژار ئیقڕە بخوێنە بوو. بۆیە خوێندن ئەوەندە گەورەیە. هەر کەسێ ئەهلی زانست بێ، ئەهلی بیر و باوەڕی پاکە، ئەهلی عیبادەتی پاکە، ئەهلی تێکۆشانی پاکە، ئەهلی بانگەوازی پاکە. ئەمجا ئەم خوێندنە پێویستە خۆشەویست بکرێ. ئێستا ئێمە مناڵەکانمان هەر لە سەرەتاییەوە تا زانکۆ تا خوێندنی باڵا کە دەچن هەر پێیان دەڵێن بخوێنن یان باش فێری خوێندنیان دەکەن، بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە خوێندن و خوێندنەوەیان لا خۆشەویست بکەیت. زانایەکەیە بە ناوی جیمس تریس قسەیەکی زۆر جوانی هەیە کە دەڵێ ئێمە منداڵەکانمان لە قوتابخانە فێری خوێندنەوەی باش دەکەین، بەڵام لە بیرمان دەچێت فێرە خۆشەویستی خوێندنەوەیان بکەین. پەیاممان جا نازانم بڵێم بۆ قوتابیان یان بۆ خوێندکاران. ئەم خەڵکەش سەری لێ تێک چووە. لەم ڕۆژانەی پێشوودا لە مەکتەبێکی ئەهلی فۆرمێکم بینی کە بۆ زانیاری لەسەر ئەو فێرخوازە وەرگیرا بوو. فەقیرە مدیری مەکتەبەکە لە ترسی یەکێتی و پارتی کە هیچیانی لێ عاجز نەبن، جارێک نووسی بووی پەیام بۆ باوکی قوتابی داش خوێندکار، بۆی هەردوو حیزبەکە ڕاگرەوە هیچیان لێ عاجز نەبن. کە بەڕاستی من داوام وایە لە ئەکادیمیای کوردی ئەمە ڕزگارکە. ئەو دووشە هەردووکیان شتێکی جوانن، هەردووکیان جوانن. ڕێکخراوەکانی تەلەبە ئێستا هەیە ڕێکخراوی قوتابیان، یەکێتی قوتابیان، کۆمەڵی خوێندکاران، ڕێکخراوی خوێندکاران، هەردوو وشەکە جوانن. قوتابی بەڕێزان ئەوەی من زانیاریم هەبێ هەڵم نەکردبێ، قوتابی لە کوتابیەوە وەرگیراوە، خۆی کوتابی بووە، دواتر بە مروری زەمان بۆتە قوتابی. کوتابی یعنی دۆستی کتێب، یعنی عەشقی کتێب، یعنی ئەو کەسە کتێبی لە هەموو شتێک بەلاوە خۆشەویستترە، حەزی پێ دەکات. ئایا یەکێتی قوتابیان، ئایا ڕێکخراوی قوتابیان توانیویانە کتێب لای خوێن قوتابی خۆشەویست بکەن؟ ڕەن بێک شتێکیان کرد بێت. ئێمە بەرهەم و ڕەنجی کەس بەکەم تەماشا ناکەین. منۆکو خۆم قەت حەزم پێ نییە کەس زەڕبی سفرکەی بڵێ فڵان کەس هیچی نەکردووە. ئەی ئەو هەموو ماندوو بوونە، ئەو هەموو مێژووی تێکۆشانە بە بێگومان خزمەتێکی خۆی هەر کردووە، بە کەمیان بە زۆر، بەڵام ڕەن بێ کەمیان کردبێ. چونکە من بە چاوی خۆمان بینیومانە لەم زانکۆیانەی ئێرە لە زانکۆکانی شارەکانی تری کوردستان لە قۆناغی 4 یان لە قۆناغی 5 سەیدەلانیدا یان لە 6 توبعامدا خوێندکاریان قوتابی کە قوتابی دەبێت کتێبی زۆر خۆش بووە کە ئاخر ساڵی خوێندنێتی ئاوا کتێبەکانی بە ئاسمان ئەفڕێداوە، کتێتی ئۆخەی ڕزگارم بوو لە دەست کتێب. تەلەبەمان کە لە 12 زانستی و وێژەیی دەردەچێت کتێبەکانی هەل لەم حەوشەی مەکتەبەوە فڕێدا. ئەڵا ئۆخەی ڕزگارم بوو لەو مەنهەجە. کەواتە ئێمە قوتابیمان کوتابیمان بە زۆرە ملێیە، کتێبەکانی خۆش ناوێ، حەز بە چارەیان ناکات، لێیان بێزارە. بۆیە قوتابی ڕاستەقینە ئەوەیە دۆستی کتێب بێ. خوێندکار بە مانای پیشەی خوێندنی هەیە، چۆن بە کەسێکی بەڕێز دەڵێ کرێکار، بە کەسێکی بەڕێز دەڵێ جووتیار. جووتیار ئیشی بەس جووتیاری و فەلاحەتی ئەوانەیە، کرێکار ئیشی کرێکاریە، حەقی شتێکیکەی نییە. خوێندکاریش ئەبێت تەنها و تەنها ئیشی خوێندن بێ، خۆی بۆ ساخ کردبێتەوە، وازی لە هەموو شتێکیکە هێنابێ. کە وەکو وتم ئومێدەوارم جارێکیکە ئەکادیمیای کوردی لە جیاتی قوتابی و خوێندکار و ئەوانە شتێکی جوان بەکاربێنێ. هەموو شەکان جوانن،
بەڵام دابەش بوون سیاسەت بەداخەوە لە وڵاتی ئێمەدا چۆتە بنج و بناوانی شتەکانەوە. ئەوەتانە تا ئێستاکانە لە هەرێمی کوردستاندا دوو حیزبی دەسەڵاتداری گەورە لەسەر وشەی قوتابی و لەسەر خوێندکار ڕێک ناکەون. ئەگە بڵێ خوێندکار من ناڵم بە چاوی خۆم ئەو فۆرمەم بینی چێڵێ نیشانی دەم مدیرەکە ترسا بوو لەوەی یەکێتی و پارتی کامیانی لە عاجز بێ نووسی بووی قوتابی داش خوێندکار لە دەوری 20 جاری لەو راپۆرتەدا دووبارە کردبەوە لە هەمووی نووسەوی قوتابی داش خوێندکار وەی هەردوو لا لە خۆی ڕازیکە هەرێمی ئەملا و هەرێمی ئەولای لێ ڕازی بێ بەیانی تۆشی گرفتێکی نەکەن کەوە خراپە. ئێمە ئەگە بەتەمابین یەک کوردستانمان هەبێ یەک حکومەتمان هەبێ یەک ئیدارەمان هەبێ ئەبێ ئەگەی هێزی پێشمەرگە تۆ چۆن ڕێک دەخەیتەوە دەیکەی بە هێزێکی نیشتیمانی و نیزامی یەکگرتوو لە کاتێکا لەسەر وشەی خوێندکار و قوتابی ڕێک ناکەوی. هەندێک وشە هەیە لەو شعرەی دکتۆری گەورەی کورد شاعری گەورەی کورد دکتۆر عەبدوڵڵا پەشێو ساڵانێک لەمەوبەر هەستی بەو خەتەرە کردبوو لە کتێبەکەی خۆیدا لە بەرجی لە دووەم دیوانیدا بە ناوی هەسپم هەورە و ڕکێفم چیا دکتۆر عەبدوڵڵا پەشێو ئەوە دیوانەکەیەتی هەسپم هەورە و ڕکێفم چیا لە لاپەڕە 414 چاپی دووەمی ئەو دیوانەدا ئەم کۆپلە شیعرە پێشکەش بە سەرانی دەسەڵاتداری کوردستان دەکا. هەندێ وشەی تێدایە بمبورن بە دکتۆریش دەڵم ببوورە ئەگەر نەیخوێنمەوە چونکە لەسەر مینبەر ناگوترێ هەندێ وشەکان تۆزە گونجاو نەبن. ئەوەی کە ئەم کۆپلەی لێ دەخوێنمەوە کە دەڵێ لەم نیشتیمانە چارە ڕەشەدا لەم نیشتیمانە چارە ڕەشەدا چیتان هێشتووە دابەشی نەکەن وەک ڕزی خۆتان. لەم نیشتیمانە چارە ڕەشەدا چیتان هێشتووە دابەشی نەکەن وەک ڕزی خۆتان. هەر بە شەهیدان سەرمان بڵند بوو ئەوانیشتان کرد بە پەزی خۆتان. ناوێرم قەڵەمێک هەڵگرم ناوێرم قەڵەمێک هەڵگرم ناوێرم کراسێک لەبەرکەم ڕووتان ڕەش بێ خۆڕەنگەکانیشتان بەش کرد. بڵێم خوێندکار یا قوتابی ئەو کاتە هەستی بەوە کردووە بڵێم خوێندکار یا قوتابی ژن یا ئافرەت ڕووتان ڕەش بێ تا وشەی ناو فەرهەنگەکانیشتان بەش کرد. دوو کەناریزەی جاویدانی خانی و حاجی قادرتان بەش کرد. خاک و ئاو و ئاگرتان بەش کرد. کوا چیتان هێشت کوا چێتان هێشت. ئەو دێڕیان ناتوانم لەسەر مینبەر بخوێنمەوە. وەک زڕکەتی گاگوش بەدەست نیشتیمانێکتان کرد بە دوو شار بە شار گوند بە گوند گەڕان لە هەر ماڵێک ئاگردانێکتان کرد بە دوو. خەڵک مێژوویەکی هەیە ئێمە دوو مێژوومان هەیە هەموو دنیا یەک سەرکردەی لێ بەڵایە ئێمە لەویش دوومان هەیە. ئەگە بمانەوێ قەوم بین نەتەوە بین سەربەخۆییمان هەبێ حرمەتمان هەبێ ئەبێت لە ناو ماڵی خۆماندا یەک بین. ئەینە تۆ خۆت بڕوات بە وشەکانی ئەم لاو ئەو لاو ئەم شار و ئەو شار و ئەم دەڤەر و ئەو دەڤەر نەبێ چۆن چاوەڕێت لە دوژمنانی گەلەکەت هەیە حسابت بۆ بکە ڕێزل لێ بگرێ وەکو میلەتێکی سەربەخۆ تەماشات بکە. بۆیە بە برایانی پەیجی مزگەوتی ڕێگای باژووتیان بنووسین چیوتم کاکە لە ترسان بنووسن فێرخواز با نەخ ئەممان لە ڕازی بێ و نەئەویش دڵی گران بێن نەبنووسن خوێندکار نەبنووسن قوتابی بنووسن فێرخواز. لە وتارەکەشمان بڵێم پەیامێک بۆ فێرخوازان پەیامێک بۆ ئەهلی عیلم. یەکەمیان غەیری خوێندن خۆشەویستم بە هیچی ترەوە خۆت مەشغوڵ مەکە. تۆ مادام چوویتە خوێندنگا چوویتە قوتابخانە بە هیچی ترەوە غەیری خوێندن مێشکی خۆت مەشغوڵ مەکە. هەموو ئەو کەسانەی کاتێک کە دەگەنە بەر دەرگای خوێندنگا و مەکتەبەکەیان تەواوی فکر و هۆشی تریان بەجێ دێڵن ئەوانە فڕێ دەدەنە دەرەوە. جامبەستم لە یەکی سەرەتایی کە منداڵەکەت دەنێری تا دەچێتە دوا قۆناغی زانکۆ خوێندنی باڵا لەو دی و دەرگاکەوە بەس خەریکی خوێندن بە مێشکت ساف کە بۆ وەرگرتنی زانست بە هیچی ترەوە مەشغوڵ مەبە وەڵڵاهی دەبی بە زانە و بە ئاواتی خۆت دەگەی. دەچینە شاری پێغەمبەر صلی الله علیه وسلم. لە شاری مەدینەی منەوەرەدا زانای پایەبەرزی ئیسلام ئیمامی مالیک ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ. ئیمامی مالیک کە ئیمام و خەتیب و مدەڕیسی مزگەوتی پێغەمبەر بووە صلی الله علیه وسلم
مامۆستای گەورە و سەرمەزهەبی میلەتی کورد ئیمامی شافعی بووە دەرسی دەکوتەوە بە سەدان خوێندکار و فێرخواز و قوتابی لە خزمەتی داون زانستە شەرعیەکان و علومی حەدیثیان لە خزمەتا دەخوێن ئیمام مالیک کتێبی موەطەئی نووسیبەوە لە حەدیثا بۆی دەخوێننەوە ئەوانیش حیفزیان دەکرد و تێی دەگەیشتن و شەرحیان دەکرد لەو کاتەدا غەڵبەغەڵب پەیدا بوو دەنگۆیەک پەیدا بوو کە فیل هاتۆتە شاری مەدینەوە جەماعەتێک فیلێکیان هێناوە تەواوی شار خرۆشا و سەیری فیل دەکەن ئێمە ئێستا بەڕێزان بەهۆی تەلەڤیزۆن و ڕاگەیاندن و ئەم سەدەمە پێشکەوتوی ئێستا بەهۆی ئەنتەرنێت و شتەوە هیچ شتێک بەلای تۆ عەجایب نییە فیل نەدیوە بە حیاتی هەر بنووسە فیل شێوەی فیل و پێکهاتەی فیل و مواسەفاتی فیل و هەموو نیشان دەدا یان لانی کەم جاران لە تەلەڤیزۆنە بینیومانە ئەو سەردەمە کەسێک شتێکی بە چاوی خۆی نەبینایە هەر بیستە بووی هەموو خەڵکی مەدینە بیستە بوویان فیل هەیە فیل گەورەی و زەبەلاحیەکەی بێ ئەنداز عەجیبە بەتایبەت چونکە ژینگەی شاری مەدینە نییە چونکە بیستویانە کاتی خۆی لە یەمەنەوە فیلیان هێنابوو کەعبەی شەریفی پێ بڕوخێنن فیل وەکو دەبابە بەهێزە تەنانەت ئەو خورتومەی کە ئاوی پێدەخواتەوە 5 لیتر ئاوی تێدا جێ دەبێتەوە ئەو گوێ گەورانەی ئەو بەهێزیەی ئینسانێک بەس لە خەیاڵە وشەی فیلی بیستووە و هەر یەکە بە شێوازێک وەسفی کردووە بۆیە چی تەلەبەی ئیمام مالیک بوو هەموو لە مزگەوت ڕایان کردە دەرەوە هەمووی ڕایان کرد تا فیلەکە تێ نەپەڕیەوە بیبین و لە شار نەچۆتە دەرەوە بزان ئەرە فیل چۆنەوەی چەند ساڵە ناویان بیستووە ئەگە خوا لە سوڕەتی فیلی لە قورئانە باس کردو ئەرە فیل چۆنە زۆر خۆشە ئینسان بە تایبەتی گەنج بە تایبەتی تەلەبە و ئەمانە زۆر حەزی بە زانینە حەزی لێتی بە چاوی خۆی شتەکان ببینێ زۆر عەوداڵیەتی بۆیە مزگەوت چۆڵ بوو دەوری ئیمام مالیک یەک فێرخوازی لێ نەمایەوە هەمویان ڕایان کرد بۆ دەوری فیل یەک فێرخواز لە زانستە شەرعیەکان مایەوە کە ناوی یەحیای کوڕی یەحیای لەیثی بوو ئێستاش لە مێژووی ئیسلامدا ئەو پیاوە ناوی هەر درەوشاوەیە یەحیای کوڕی یەحیای لەیثی نەڕۆیشتە دەرەوە دەرسەکەی بەجێ نەهێشت ئیمام مالیک پیاوێکی زۆر لە سەرەخۆ هێمن و حەکیم بوو مامۆستا دەبێت حەکیم بێ نابێت تووڕە و تۆسن بێ بە سروشتی و ئاسایی وەریگر وتی ئەوانە گەنجن ئەم تەلەبانە گەنجن حەزیان بەوەیە ئەگەر شتێکیان بیست بە چاویش بیبینن چونکە فیلیان بە چاوی خۆیان نەدیوە هەر بە بیستن بیستویانە نەحەقیان نییە کە دەرسەکەشیان بەجێهێشت لۆمەی نەکردن بەڵام ڕووی کردە ئەم فێرخوازە ئەم تەلەبەیە وتی یەحیا پێم سەیرە تۆ بە تاقی تەنیا مایتەوە نەڕۆیشتی وەڵامێکی زۆر بەجێ و جوانی دایەوە ئەم قوتابیەش ئەم فەقەیە فەرمووی جەنابی مامۆستا من خەڵکی ئەندەلوسم خەڵکی ئیسپانیا ئێستا لە ئیسپانیاوە لە ئەندەلوسەوە بۆ فێربوونی زانست هاتوومە خزمەتی ئیمام مالیک و بۆ شاری مەدینە نیشتیمانی خۆم بە هەزاران کیلۆمەتر بەجێ هێشتووە باوکو دایکم چەند ساڵە نەدیەوە بێ ئاگەم لێیان مردوون ماون خوشکم برام کەسم بە بێکەسی لێرە دەژیم بە نانەسکی ژەمێک تێرم و دوو ژەم برسی لە پێناوی زانستە بەس بۆی فێری علومی شەرعی بووم لە خزمەت جەنابتا بەخوا من کە لە ماڵەوە هاتم مێشکم بەس زانستی تێدا بوو بۆ فێربوونی علم هاتووم بۆ بینینی فیل نەهاتووم فیل چ لێ بکەم بۆیە ئەم چەند دەقەیە بەجێهێشتنی دەرسەکەی خزمەت جەنابتم پێ لەکەیەک بوو لە زانستەکەم بکەوێ بۆیە من لە ماڵەوە خۆم یەکلایی کردوێتەوە هاتووم بۆ دەرس خوێندن نەک بۆ بینینی فیل بەڕاستی دەرسێکی گەورەیە ئەم زانایە هەموو عیلمەکانی وەرگرت چۆ وڵاتی ئەندەلوس مەسەبی ئیمامی مالیکی بڵاو کردەوە یەحیای کوڕی یەحیای لەیثی هەزار ڕەحمەتی خوای لێبێ بۆیە فێرخوازی خۆشەویست تۆش کە چوویتە خوێندنگا چوویتە ئامادەیی چوویتە معهەد چوویتە زانکۆ تەنها و تەنها بیرت لای خوێندنەکەت بێ باوکو دایکت بۆی بۆچی ناردووە تۆ لە سلێمانیەوە لە دهۆکەوە لە گەرمیانەوە هاتوویتە شارێکی وەکو هەولێر لە زانکۆ دەخوێنی تخوا بۆچی هاتووی بۆ سیاسەت هاتووی بۆ شەڕەقسە هاتووی بۆ سەیری ئەو هاتووی تۆ بۆ خوێندن هاتووی بزانە لە ماڵەوە تۆیان بۆچی ناردووە بە چه ئامانجێک هاتوویتە دەرەوە بڕوا بکە سودمەند دەبی و سەرکەوتوو دەبی ئەوە خاڵی یەکەم ئەوە پەیامی یەکەم دووەمیان خوێندن ماندووبوونی دەوێ شەونخوونی دەوێ برسێتی و زەحمەتی دەوێ العلم ينال بالتعلم والمجاهدة في طلبه وبذل النفس والنفيس في تحصيله علماء ئاوا ئێمەیان فێر کردووە ئەڵێن زانست پێویستی
بە خۆفێرکردنە، بە خۆڕاهێنانە، بە دووبارەکردنەوەی شتەکانە و هەوڵ و تێکۆشانە بە شوێن دەستکەوتنیدا و بەخشینی دووشتە ئەنەفس وەنەفیس جەستەی خۆتی دەبێ پێ بەخشی بەخوات چاوتی لەسەردا دەنێ هەیە چاوی عیبینە بە ئەوەندەی خوێن تووشی عینەک بوو لە جەستەتی لەسەر ماندوو دەبێ شەکەت دەبێ نەفیس هەموو ماڵ و سەروەت و داراییتی دەبێت لە پێناوە بەخت بکەی ئەم جا زانست بەشێکی خۆی دەداتێ زۆر کەسەی عاشقە لە پێناوی خۆشەویستەکەیدا هەموو شتێک دەکا ها کوڕی وا هەیە عاشقی کچێکە خۆشەویستی کچێک لە دڵیاتی 3 ساعات لەسەر ڕێگاکەی بۆستێەوە زەنە 2 دقەیە هەز بە سەرما و گەرماش ناکە ئەگە هەرچی ماڵی هەیە لە پێناوی خۆشەویستەکەی بیبەخشێ بەو کشە شاد بێکە خۆشی دەوێ بەلایەوە هەر هیچ نییە ئەڵە خۆزگە زیاترم هەبوویایە ئەزانی کەسانەکەن عشقی علمیان هەیە ئیمامی گەورەی ئیسلام زانای بەناوبانگی ئیسلام ئیبن القەیم لە کتێبەکەی خۆیدا ڕەوضەة المحبین لە صەحیفەی 61 دەفەرمێ وأما عشاق العلم فأعظم شغفا به وعشقا له من كل عاشق بمعشوقه وكثير منهم لا يشغله عنه أجمل صورة من البشر الله کەسانێک دەناسم ئەو کتێبە باسی ڕەوضەة المحبین باسی خۆشەویستان دەکا باسی دڵداران دەکا ئالەوێدا دەڵێت جۆرێک لە خۆشەویستانی زانستن ئەوەندە علمیان خۆش دەوێت ئەوەندە کتێبێ خۆش دەوێت ئەوەندە فێربوونی زانستیان بەلاوە گرنگە کاری کردوتە ناو پەڕەی دڵیان پێستی دڵیانی کون کردووە چۆتە ناو کرۆکی دڵیانەوە ئەو کەسانە ئەوەندە زانستیان خۆش دەوێت نایگۆڕنەوە ببینینی جوانترین بەشەر یعنی کچێکە ئەوەندە خوێندنەکەی بەلاوە خۆشەویستە چاوی هیچ کوڕێک نابینێ لە زانکۆدا بەس کتێبەکانی خۆی دەبینێ کوڕێکە ئەوەندە عیلمەکەی بەلاوە خۆشەویستە چاوی هیچ کچێک نابینێ لە بەرامبەرە لە هەموو جوانێک بەلایەوە جوانترە خۆزگە خوێندکارانی ئێمەش ئاوا بیریان بکردایەوە ئێستا سەی دەکەی لە نۆی بنەڕەتیە و کچ و کوڕ دڵداری دەکا لە ئامادەیە و بە فەیسبوک و نامەگۆڕینەوە نازەم خەریکی چیە تۆ چۆن فێری زانست دەبی ئێستا خۆشەویستەکەی تۆ با لەم قۆناغەدا زانست بێ کە زانستت بەدەست هێنا وەڵڵاهی دوای ڕەگەزی بەرامبەرت لەدەست دەرناچێ بەڵام تۆ حەیفە ئەمەشیانت بۆ نابێ ئەوەشیانت لەدەست دەچێ بۆیە ئەگەر علم عشقت بۆی نەبێ وەکو بێگار سەیری دەکەی ئەگە بەدەستیشی بێنی لەزەتی لێ ناکەی سێم فێرخوازی خۆشەویست پەیامم بۆت ئەوەیە لە دەرسەکە بگە زانایان فەرموویانە حفظ حرفين خير من سماع وقرين لەبەرکردنی تەنها دووشە باشترە لەوەی گوێت لە 2 بار کتێب بێ و هەر گوێت لێ بێ و بڕوە وفهم حرفين خير من حفظ وقرين تێگەیشتن فەهم و تێگەیشتن لە دووشە یان لە 2 پیت چاکترە لە لەبەرکردنی 2 بار کتێب کە تێی نەگەیشتبی زۆر تەلەبەمان هەیە لە بنەڕەتی تا زانکۆ شل لەبەر دەکا حل لەبەری دەکا جوان جوان وەک خۆی وەک تووتی دێڵێتەوە ئەوە باش نییە ئەوە فێربوونی علم وانە علم ئەوەیە تێی بگەی جوان جوان تێی بگە بیخوێنەوە شیکاری بکە سەعی تیا بکە سەرچێڵ مەبە واللهی 2 لاپەڕە بە تێگەیشتنەوە قەت ئیمتیحانی سەری ساڵ لەبیر ناچێتەوە بەڵام هەل لەبەری کەی بەبێ تێگەیشتن لە یەک شوێنە هەڵەت کرد هەموو هاوچێشەکە سەقەت دەبێت بەڵام کە تێگەیشتی لە ئیمتیحان ئەو کێشەیەت بۆ دروست نابێت بۆیە تەلەبەی وا دەبینین بەڕێزان لە زانکۆدا لە پەیمانگە زۆ خۆی هیلاک دەکا تەواوی منهەج و مەلزەمەکەی مامۆستا لەبەر دەکا کەچی لە یەک شوێنە یەک دیێڕی لەبیر چۆ هەموو شتەکەی لەبیر دەچێتەوە بەڵام ئەوەی کە تێگەیشتووە کە فەهمی کردووە هەڵەش بکات دەتوانێت جارشکە ڕاستی کاتەوە بۆیە تۆی بەڕێز هەوڵ بدە فەهمت هەبێ بۆ شتەکان نەک تەنها لەبەرکردنی ڕوود چوارەم ئاگاداری هاوڕێت بە هیچ کەسێک نییە پێویستی بە هاوڕێ نەبێ جا ئەو هاوڕێیە وەکو لە صحیح بوخاری و مسلمە هاتۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هەر یەکێک لە ئێوە جام پەیامە بۆ منیش و بۆ جەنابیش تەکە فێرخوازی مەکتەبیش نین تەلەبەش نین ئێستا هەمومان دەگرێتەوە هەموو کەسێک کە مەرحەبایی دەکەی و تێکەڵاوی لەگەڵ یا دروست بووە ئیلا 2 کەسە حامل المسکە یان نافخ الکیرە یان گوڵاو فرۆش و عەتر فرۆش و میسک فرۆشە دەچیتە دوکانەکەیەوە لێی دەکڕی بۆن خۆش دەبی یان بۆنی خۆشت بەسەرا دێ ئەگەر لێشی نەکڕی دەچێت دوکانێکی عەتر فرۆشیەوە بۆنی عەترت بەسەرا دێ یان ئاسنگەر و کورەچیە
ئەگەر جلەکەشن نەسووتێنێت تەقەتەقی چەکشەکەی سرت دێشێنێ. ئینسانی چاک ئیلا لێی سوودمەندە بی هاوڕێی باش. ئینسانی خراپیش بۆنەکەیت بەسەرا دێ تۆش وەکو هاوڕێی ئەو حیساب دەکرێت. هیچ خراپەیەکن نەکردووە خەڵک ڕەفیقی فڵان کەسە دەتازە تەواو. بۆیە تۆی بەڕێز کە دەچێت پەیمانگە دەچێت زانکۆ دەچێت ئامادەیی بە تایبەتی لەو قۆناغانەی کە گەورە بووی هاوڕێی تایبەتت هەیە لە کچان و لە کوڕان لە کچان و لە کوڕانم لە خوشکەزا و لە برازاکانم ئاگاتان لە هاوڕەکانتان بێ. بەخوا ئەوە چارەنووست ڕوون دەکا یان بەدبەختت دەکا، دیندارت دەکا یان بێدینت دەکا. ئەحمەدی کوڕی عەتا قسەیەکی زۆر بەهێزی هەیە، تخوا با بە وردی گوێی بۆ بگرین. ئەحمەدی کوڕی عەتا دەفەرمێ هاودەمی دژەکان توانەوەی ڕوحە. یعنی تۆ ڕەفیقێکت هەیە ناچاری لەگەڵ یابی، ناچاری لەگەڵ یابی و بەیەکەوە بژین. ئەگەر دژی یەک بوون، عەقیدەتان دژی یەک بوو، تێڕوانینتان بۆ ژیان دژی یەک بوو، تێڕوانینتان بۆ پارە و سامان دژی یەک بوو، تێڕوانینتان بۆ ئامانج و مەبەست لە داهاتوودا دژی یەک بوو، تۆ دەتگوت سیر ئەو دەیگوت پیاس. ئەم دوانە ڕاستە بەیەکەوەن، بەڵام توانەوەی ڕوحی یەکتر لەناو دەبن، زۆر ئازاری یەکتر دەدەن کە دژن بەیەک. دەفەرمێ هاودەمی هاوشێوەکان بەهرەمەندبوونی عەقڵە. کەسێک هاوشێوەی تۆ بوو لە بیر و باوەڕ و عەقیدەدا، لە تێڕوانینی بۆ ژیان و ژینگەدا، لە تێڕوانینی بۆ مادەدا، بۆ کتێبدا، بۆ ئامانج و مەبەستدا وەکو یەک بوون، ئەوە عەقڵت دەوڵەمەند دەبێت. عەقڵی خۆتی خۆتە و عەقڵی ئەویشی دێتە سەر، تۆش عەقڵی خۆت دەدەی بەو بەهرەمەندبوونی عەقڵە. دەفەرمێ مەرج نییە ئەو کەسەی بۆ دانیشتن لەگەڵی بشێ بۆ هاودەمیش گونجاو بێ. تۆ ئینسانێکی وشک مەبە لە زانکۆدا لە داخلیدا، مەرحەبایی هەموو کەس بکە، لەگەڵیشە لە کافتریاشە دانیشە قاوەیەک چایەکیش بخۆ شیرێک بخۆ، لە کتێبخانەی زانکۆشە لەگەڵ یا دانیشە و کتێبێک بەیەکەوە بخوێننەوە، ئەمە هاونشینە. بەڵام بەڕێزم شەر نییە ئەوەی بۆ دانیشتن بشێ بۆ هاودەمیش گونجاو بێ، یعنی ڕەفیقی شەو ڕۆژت بێ، لەم خۆناغە لەگەڵی بەو دواتر بەڕێیکە. یان ئەوەی بۆ هۆگری شیاو بێ ئەمینداری ڕاز و نیازت بێ. بەڕێزان دەکرێت تۆ لە داخلیدا کچێک لەگەڵ کچانێکی تردا، کوڕێک لەگەڵ کوڕانی تردا لە ناو حەرەمی زانکۆدا هاودەمتە هۆگری پێوەی یەک ڕۆژ بڕاتەوە بۆ ماڵەوە تۆ خەفەت بۆی دەخۆی. بەڵام ئاگال لێبێ شەر نییە کە هۆگرتە هەرچی ڕاز و نیازی ناودڵ و ماڵەکەتە پێی بسپێری. ڕاز و نیازی ناودڵتی بۆ مەدرچێنە، با هاودەمیشت بێ، با هۆگریشی بی، چونکە ڕەنگە ڕۆژی لێر عاجز بێ هەموو نهێنیەکانت بڵاو کاتەوە بەناو خەڵکیدا. چونکە ڕاز و نیاز تەنها بە مرۆڤە ئەمیندارەکان دەسپێردرێ. هەر کەسێ تاقی نەکردبێتەوە ئەمیندارە، سنگی قەبرە و لێی ناچێتە دەرەوە، نهێنی خۆتی لا مەدرچێنە. با هاودەمیشت بێ، با 4 ساڵیش دەزانکۆ لە پۆلێکا بن، با 4 ساڵیش لە داخلی بەیەکەوە بن، هەوڵ بدە شتێک هەر بێڵەوە لە دڵی خۆتە، هەموو ئەسرار و نهێنی خۆت بۆ هەموو هاوڕێیەکت باز مەکە. بەڕاستی زۆربەی تەلەبە کە تووشی کێشە بووە، وەڵڵاهی ڕەفیقەکەی تووشی کردووە. جایان غیرەی هەبووە، یان حەسوودی هەبووە، یان نەخۆشی دەرونی هەبووە، ئەم لە ساویلکەی خۆیدا هەموو شتێکی هەڵڕشتۆ لە بەردەمیە، ئەویش دوای بێئینسافانە شتی کەشی بۆ زیاد کردو بڵاوی کردوێتەوە. خۆت دوور بگرە لە غەیبەت و دانیشتن لەگەڵ کەسی زۆر بڵێدا. هەر کەسێک لە داخلی لەگەڵ تابوو، لە قوتابخانە لەگەڵ تابوو، زۆر قسەی دەکرد خۆتی لێ بپارێزە، چونکە ئەوە نایەڵ ئاگال لە عیلم بێ. مامۆستایانیش دەبێ وریابن، ئەو تەلەبانەی زۆر قسەکردن و زۆر بڵێن خۆیان تەلەبیان لێ دوورکەنەوە، بە تەنیا دانیشێنن. لە زانکۆشە لە پەیمانگاشە لەگەڵ ئینسانێکە کە غەیبەتی خەڵک دەکا، کە زۆر بڵێیە خۆتی لێ پارێزە. خۆت پارێزە لە هاوڕێی هەرزەگۆی گوێنفرۆش. ئای چەند ناڕەحەت دەبم تەلەبەی زانکۆم بینیەوە گوێن دەدا، وشەی ناشرین، وشەی هەرزەگۆیانە، هەر شتێک کەسێ هەرزەگۆ بوو بە هاوڕێتی تۆ ناشێت، چونکە تۆ زۆر بەڕێستی، تۆ خوێندکارێکی ئەکادیمی، تۆ ڕۆشنبیری داهاتووی ئەم گەلەی. ئای قوڕ بەسەر ئەو میلەتەی خوێندکارەکانی زانکۆ و پەیمانگاکانی فێرخوازەکانی گوێنفرۆش بن، قسەی هەرزەگۆیانە بکەن و زمانیان خراپ بێ. پێنجەم پەیامم فێرخواز و تەلەبەی خۆشەویست، با پاکی دروشمت بێ. پاکی دروشمت بێ، جا پاکی مەبەستمان پاکی ناخ. لە هەموو پاکێتیەک پاکی ناو ناخ و سینەیە. بەخوا ئینسان کە سینەی پیس بوو، غەرەز لە زگ بوو، قیناوی بوو، زۆر خەتەرە. با ناخت پاک بێ. هەموو ڕۆژە توخوای من ماڵەکانمان گەسک دەدەین، توخوا حیبنە ڕۆژانەش ناخت گەسک نەدەی، گەسکێکی پێدانێنی و فڕێ نەدەی، ئەو غەرەز و بغزەی لێ بکەیتە دەرەوە. با ناخت پاک بێ، با ویژدانت پاک بێ،
با بیرکردنەوەت پاک بێ پاچی دەست و زمان با زمانێکی پاک دەستێکی پاک هاوڕەکە دەڕوە پارە لە جانتاکەیەتی قەت جورئەتیەوە نەکەی خوا نەخوازە دەست بۆ 250 بەری بە بێیزن پاچی بەرگ و پۆشاک و لاشە خوێندکاری وا هەیە ڕاستە لە جامیعەیە لە پەیمانگایە لە ئامادەیە بەڵام پیس و پەڵۆخە حیفە تۆ لە ناو هاوڕەکانتدا جیل و بەرگەکانت پیس و پەڵۆخ بێ لە سەردەمێکا کە غەسالە هەیە تایت و سابوون هەیە ئاو هەیە حەمام هەیە ئەگەر وەکو گونجاویش نەبێ بۆ هەندێکتان بەڵام دەتوانی بایی ئەوە پاک و خاوێنی لاشەت ڕێک و پێک بی ئەگەر 4-5 قوتابی و خوێندکار بە یەکەوە بن لە ژوورێکە هەمویان پاک و بۆن خۆش بن ئەزانی چەند دڵیان بە یەک دەکرێتەوە ئەگە یەکێ پیس و پەڵۆخ بێ سیمای ئەوانی تری شتێک دەدا لە پۆلەکەدا هەموو پاک و خاوێن بن بەس با دروشمت پاچی بێ لە بەرگ و لە پۆشاک و لە لاشەدا با خواردن و خواردنەوەت پاک بێ ئەو ژەمەی کە سەرچێژ لە نانی تۆیە زۆر بە خۆشەویستیەوە چێژ بۆ هاوڕەکانت لێ بنێ خواردنیان بۆ ئامادە بکە لە داخلیدا ئەویش ڕۆژکە بۆ تۆی ئامادە کردەوە بە پوختیبی کە با کەسی ژاگای لێ نەبێ بە پیسی ئامادەی مەکە با تووشی نەخۆشی نەبی خۆشت و هاوڕەکانیشت با مامەڵە و هەڵسو و کەوتت پاک و خاوێن بێ منافق مەبە من لەگەڵ خوێندکار و تەلەبە و فێرخوازەکانی زانکۆ پەیمانگەدا زۆر تێکەڵاویشی زۆرم هەبووە و هەشە وەڵی هەیانە دووزمانی کردووە لە بینی هاوڕێکاندا بەداخەوە یعنی هەر لە مناڵیەوە فێری قسەهێنان و قسەبردن بۆ لە بنەماڵەکەیەوە فێر بووە قسە دێنێ و قسە دەبا دوو کەس لە یەک عاجز دەکا با هەڵسو کەوتت پاک بێ یەک ڕوو بە یەک ڕوو خۆشت ویست ئاشکرا خۆشت بوێ حەزت بە هاوڕێیەتی نەکرد وەڵڵا خۆشترە پێی بڵێ حەز بە هاوڕێیەتی ناکەم بەڵام منافق مەبە لەگەڵیدا دووڕوو مەبە لەگەڵیدا دەستی مەبڕە قسەی ئەم بەوش هاوڕێیەکی و تۆ بۆی مەجێڕەوە ئەوە هەڵسوکەوتت پیس دەکا با ژوورەکەت پاک بێ با هاوڕەکانت پێتەوە ماندوو نەبن با خۆت گەسکی شوێنەکەی خۆت و ژوورەکەی خۆت بدەیت با خۆت قاپەکان پشۆی تۆ قەیچێکە بەخوا پێی گەورە دەبی ئەگەر خوێندکارێک سعی زۆر بێ ئەگەر فێرخوازێک تەلەبەیە قوتابیەک ماندوو بێ نەخۆش بێ تۆ بچی قاپەکانی بۆ پشۆی جێگاکەی بۆ هەڵگری ژوورەکەی بۆ خاوێنکەیەوە با ئەمە خۆشەویستی لە نێوانتاندا زیاد دەبێ ئێمە ئەمڕۆ هەموو ڕۆڵەکانمان دەچنە دەرەوە لەگەڵ ئێمە ناژین لەگەڵ هاوڕێکانیاندا دەژین با فێری خۆشەویستی بن لە بینی یەکدا دروشمت پاک و خاوێنی بێ خاڵی شەشەم کە هەر ئەم خاڵە ڕەن بە فریاکەوم بە ئەدەب و بەڕێز بە لەگەڵ مامۆستادا بەداخەوە خەریکە حرمەت و ڕێز لە بینی مامۆستا و قوتابی و خوێندکار و فێرخوازدا کەم دەبێتەوە بەداخەوە وەڵی جاران جەنابتان هەمووتان تەلەبە بوون مامۆستا لە ماڵەوە دەهاتە دەرەوە تۆ دەچیتەوە ماڵەوە دەگوت مامۆستا لە ماڵی خۆی هاتە دەرەوە من چەند خەڵکم بینیوە جگەرە چێش بووە مامۆستای ئافرەتی خۆی مامۆستاکە ئافرەتیش بووە لە بازاڕە لەو سەر سوچە دەستکەوتووە ئاوا جگەرەکەی لە دەستیا کوژاندۆتەوە خۆ نەشترساوە لە دەرەوەی دەوامە لە بازاڕە حەقی خۆیەتی هەر چێک بکە و مامۆستاش ناتوانێت هیچی لێ بکە جگەرەکەی بە ناولەپی کوژاندۆتەوە تلۆقەی کردووە پێی شەرم بووە مامۆستا ببینێ کە جگەرە دەکێشێ ئێستا کو ئەو حرمەت و ڕێزە ئێستا حساب ناکرێت بۆ مامۆستا لە ناو حرەمی زانکۆدا لە حرەمی پەیمانگادا لە حرەمی ئامادەییدا والله هەر کەسێ حرمەتی نەبوو لە بینی خۆی و مامۆستاکەیدا فێری زانست نابێ ئێمە قورئانی پیرۆز هەموو شتێکی بۆ باس کردوین سەیری قورئان کەن موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئەو موسا گەورەیە کە یەکێکە لە پێغەمبەرە گەورەکانی خوای پەروەردگار کەسێکی تر هەیە خوای گەورە لە سوڕەتی کەهفە بە عەبدە ساڵحەکە ناوی دەبا هەندێ دەڵێن خضرە خدری زیندە کە بە کوردی خۆمان پێی دەڵێن لەگەڵ خضرە خوای گەورە پێی دەفەرمێ موسا لە تۆ زاناتر هەیە لە هەندێک شتە ڕاستە تۆ پێغەمبەری ڕاستە تۆ کتێبی ئاسمانی تەوراتت بۆ هاتووە ڕاستەوخۆ قسە لەگەڵ خوادا کردو کەلیم الله بەڵام دڵنیا بە هەندێک شت هەیە هێشتا تۆ نایزانی حەزەتی موسا ئەوەندە حەزی بە عیلمە دەڵێ خوای گەورە ڕێگەم بدە بگەم بەو عەبدە ساڵحە و لەو عیلمە فێر بم مەڵێ عیلمم بەسە لە حەز شوێنێ عیلمێک هەیە خۆتی بگەێنێ پێی بگە باز زانستێک فێر بی بۆیە دەڵێ حتا بگەمە مەجموع البەحرین دوو بەحرەکە بە یەک دەگەین ئەو ئەمضیە حقوبا زەمانێکی زۆریشم پێ بچێ ئیلا دەڕۆم ئەو کەسە هەر دەدۆزمەوە لەگەڵ یوشعی کوڕی نونی هاوڕێیدا ڕەفیق و شاگردیدا قوتابی و خوێندکاریدا دەڕۆن کەویش پێغەمبەرێکی خوای بنی ئیسرائیلەکان بووە دەڕۆن دەگەنە ئەو کەسە بابەتەکە لە سوڕەتی کەهفە باسی دەکا و درێژە من مەبەستم ئەدەبی قوتابی و مامۆستا بوو موسا لە پلەدا لە خضر گەورەترە پێغەمبەری خوایە
زانستی پێیە عەرزم کردن کتابی ئاسمانی بۆ هاتووە تەوڕاتی بۆ هاتووە لەگەڵ خوا قسەی کردووە بەڵام پێویستی بەم تۆزە زانستەیە کە خۆی نایزانێت بۆیە زۆر بە ئەدەبەوە پێی دەڵێ هل أتبعك على أن تعلمني مما علمت رشدا آياتي 66 لسورة الكهف آية رازي دبي كمن دوات بكوم بو أوي من فير كي لبشيك لوي كبتشاشي وطواوي شار الزاكراويد أي خضر توب سبوري لمبواردا بشيك لو زانستي خوتم بيب بخشا رازي دبي ما مستاتكايا إذنم ددي رخصتم ددي شوينت بكوم تماشاك الزانان فرميانا هل أداة استفهام أبو برسيارة الاستفهام هنا فيه أدب عظيم برسيار نيشاني أو بري أدبا بويا چەند جوانە فێرخواز لە زانکۆدا کە دەسەڵە بڕێ بڵێ جەنابی دکتۆر ئوستاز ڕوخسەت هەیە ئەو پرسیارە بکەم ڕوخسەت هەیە ئەوەمان بۆ ڕوونکەیەوە دەتوانی هاوکار و یارمەتیم دەی ها بە پرسیار ئیستیفهام ئەدەبی تێدایە فەرمووی حەزەتی موسا فەرمووی دەکرێت بە دوات کەوم نەیفەرموو هاتووم لەگەڵ تۆ بم واجبە فێرم کەی مەمنونی کەسێک بە عیلمی فێرکەی نا بە ئەدەبەوە دەکرێت دوات کەوم تۆ مامۆستان بی و من شاگرد و قوتابیت بم لەو زانستەی کە خوای گەورە پێبەخشی و پسپۆڕی تێدا بەشێکم پێبەخشی الأدب مع من يعلمك من لوازم التعليم زانایان ئاوە ئێمەیان فێر کردووە ئەدەب و حرمەت و ڕێز لەگەڵ مامۆستاکەتدا لە هۆکاری باش فێربوونتە هەر خوێندکارێک هەر قوتابیەک هەر فێرخواز و تەلەبەیەک ئەدەب و حرمەتی هەبێ بەرامبەر مامۆستاکەی وەڵڵاهی خوا زانستی زیاتری پێدەبەخشێ خوا دڵی دەکاتەوە مێشکی دەکاتەوە جوان لە دەرسەکە حاڵی دەبێ و سەرکەوتوی دنیا و قیامەت دەبێ ئەم بابەتە لێرەدا کۆتایی پێدێنین بەویست و ڕەزامەندی خوای پەروەردگار ئینشاء الله لە وتاری داهاتوودا هەندێکی تر لەسەر گەورەی زانست و پەیامەکانمان بۆ فێرخوازان زیاترشی دەکەینەوە ومێدەوارم ئینشاء الله خوێندکارە خۆشەویستەکان گوێی لێ بگرن ئێوەی دایک و باوکانیش ئێوەی بەڕێزیش کە خوای گەورە پاداشتان داتەوە شەو ڕۆژ دەخەنە سەر یەک بۆ ئەوەی منداڵەکانتان بخوێنن کاسبیان پێ ناکەن عەزیەتیان نادەن ماندوویان ناکەن دەڵێ قەی ناکە تۆ بخوێنە و من مەسرەفت دەشێشم ئەوە پەشیمان مەبە خوا بەرەکەت دەخاتە ڕزق و ڕۆزیتەوە گوێ لەم حەدیسەی پێغەمبەر بگرن صلی الله عليه وسلم ئەو حەدیسەی کە حەدیسی صحیحی پێغەمبەری خوایە ئیمامی ترمیزی بە ژمارە فەرموودەی 2346 هێناوێتی ئیمامی ئەلبانی لە سیلسیلەی ئەحادیسی صحیحەدا فەرموویەتی صحیحە و ژمارەکەی 2669 سەحابی پایەبەرز و هاوڕێی هەمیشەیی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەنەسی کوڕی مالیک بۆمان دەژێڕێتەوە دەفەرمێت لە شاری مەدینەی پێغەمبەردا دوو برا هەبوون یەکیان ڕۆژانە دەهاتە خزمەت پێغەمبەری خوا و گوێی لە فەرمایشتەکانی دەگرت و جوان لەبەری دەکرد و بە خەڵکی ڕادەگەیاند واتە وەکو خوێندکارێکی ئەکادیمی ئاوا خۆی بۆ فێربوونی زانستی شەرعی لە خزمەت پێغەمبەرا صلی الله عليه وسلم تەرخان کردبوو خوێندکارێکی ئەکادیمی بۆ خۆی بۆ عیلم تەرخان کردبوو برایەکەی تری سەنعاتکار بوو وەکو بڵێ مەعمەلێکی هەبوو دوکانێکی هەبوو ئیشی دەکرد ڕۆژێکیان ئەم برایەی کە سەنعاتکار بوو هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕازوگلەیی هەبوو لە براکەی وتی یا رسول الله إن هذا أخي لا يعينني بشيء أي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم برایم بە هیچ جۆرێ هاوکاریم ناکە سەرەگولیسێکم لەگەڵ ناگرێ پارەیەک پەیدا ناکە هەر خەریکی فێربوونی علم و زانستە هەر دەبێ من یارمەتی بدەم و گوزەرانی بۆ دابین کەم دەتوخوا تۆزە نەسیحەتی بکە با ئەویش تۆزە کاسبی بکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لعلك ترزق به بەخوا کاکە ڕەنگە خوای گەورە بەهۆی ئەو برا فێرخوازەتەوە ڕزق و ڕۆزی تۆش بدات و بەرەکەتت بۆ تێبخات تۆ بەهۆی ئەوە نام بخۆیت نەک ئەو لەژێ منەتی تۆدا بشیت زانای گەورە مەلا عەلی قاری ڕەحمەتی خوای لێبێ لە مرقات المەفاتیح لە مجەلەدی 9 لاپەڕی 171دا لە ڕاوە و شەرحی ئەم فەرموودە و حەدیسەی پێغەمبەردا صلی الله عليه وسلم فەرموویەتی کاتێ خۆشەویست فەرمووی لعلك ترزق به بەسیغەی مەجهول فەرمووی کە ماناکەی وای لێدێ أرجو أو أخاف أنك مرزوق ببركته لا أنه مرزوق بحرفتك فلا تمنن عليه بصنعتك فمن بخوا من واد زانم
وا دەبینم کە خوا بە بەرەکەتی ئەو قوتابی ناو ماڵەکەت بەرەکەتی خستۆتە ڕزق و ڕۆزیەکەی تۆشەوە تۆ بەهۆی ئەوەوە دەژی و خوا ڕزقی تۆی زیاد کردووە بە سنعەتەکەت منەتی بەسەرا مەکە بە سنعەتەکەت منەتی بەسەرا مەکە ئەو نانەی تۆ بۆی پەیدا دەکەی و ئەو دەی خوا لە ماڵەکەدا خوا چەندین قاتی ئەوە بەرەکەتی خستۆتە ئیشەکەی تۆ و پارەکەی تۆوە منەتی بەسەرا مەکە کەواتە ئێوە کەسانی کە کوڕکشتان خوێندەوارە و خوێندکارە و مەصرفێکی زۆری بۆ دەکەن دڵنیام ئەرکتان قورسە دڵنیا بە هەمووی دەبێتە بەرەکەتی ڕزق و ڕۆزی بۆت خوا لە بەڵالات دەدا خوا لە نەخۆشیلات دەدا ئیشت بۆ ئاسان دەکا پارەکە ڕاستە کەمە بەڵام بەرەکەتی تێدەکەوێت بەرەکەتی پارە زۆر ئەساسرە لە زۆری پارە بۆیە هەر دەوڵەمەندێکیش یارمەتی تەلەبەیەکی فەقیر بدا ئێستا چەند تەلەبەمان هەیە لە زانکۆدا وەڵڵی فەقیرە وەڵڵی بۆی نیە تەلەبەی زانکۆیە قاتێکی جوانی بۆ ناکڕێ سەربەرزان لەناو هاوڕێکانیدا لەناو کوڕە دەوڵەمەندەکاندا لە بەریکە وەڵڵی هەر کەس یارمەتی ئەوانە بدا خوا بەرەکەت دەخاتە ڕزقیەوە هەر باوک و دایکێک کە نان پەیدا دەکات دایک کە ئامادەی دەکات ئەو ماڵەی فێرخواز و تەلەبەی تێدا بێ بەویستی ئەڵڵا بەرەکەتی تێدەکەوێت بۆیە منەتیان بەسەرا مەکە ڕێزیان لێ بگرە پیانەوە ماچکە بڵێ ئێوە ئەرک و مەسرف نین بۆ من ئەمڕۆ هاوکار دەبم بەویستی خوا ئێوە دەگەنە نانی خۆتان و ڕۆژێ من چوومە تەمەنەوە ئێوەش دایک و باوکتان بەخێو دەکەن و هاوکاریان دەبن یا ڕەبی خوای پەروەردگار زانستی بە سوودمان پێ ببەخشی خوای ڕەحممان پێ بکەی و زانستی بە سوودمان پێ ببەخشی ڕۆڵەکانمان زاناکەی یا ڕەبی خوای ڕۆڵەکانمان زاناکەی سەرکەوتوی دنیا و قیامەتیان کەی ئەو کەسانش کە ئەولادەکانیان خراپن ڕوو لە عیلم و چاکەنین یا ڕەبی خوای هیدایەتیان بدەی یا ڕەبی خوای ئەوانش کە ئەولادیان نێ خوای ئەولادی ساڵحیان پێ بەخشی یا وەهاب خوای پێیان بەخشی ئەوەی نەخۆشە خوای شیفای بدەی ئەوەی نەخۆشە خوای شیفای بدەی ئەوەی جەستەی بە ئازارە خوای ئازاری لەسەر لابەری ئەوەی دڵ و دەرونی تەنگە خوای نەخۆشە نەفسیەکەی لەسەر لابەری دڵ و دەرونی ئاسوودەکەی یا ڕەبی خوای ڕەحم بەم کوردستانەشمان بکەی خوای لەناو خۆماندا تەبامان کەی خوای پەروەردگار ڕەحم و بەزەیی بخەیتە دڵی ئەو کار بەدەستانەی کە مەسئولیەتی ئەم میلەتیان لەسەر شانە خواناز بن دڵسۆز بن واز لە گەندەڵی و خۆخۆری بێنن بەزەییان بە خۆیان دابێتەوە ڕێزیش لە میلەتەکەیان بگرن چونکە میلەت شایانی ڕێز لێگرتنە خوا عاقبەتی هەموو لایەکمان خێرکە ئامین ئامین والحەمد لله رب العالمین الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون